پیلرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە ساڵەی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست قسە و باسەکەین لەسەر مەزهەب و دەور و نەقشی ئەو مەزهەبە لە کوردستان. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هەوڵ ساڵی سەرداری ئەگەر دەنگم دەبیسی زۆر خۆش هاتی بۆ بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ سڵام هەیە بۆ خۆت هاوڕێ عەبوو و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموون لە خزمەتە. زۆر سپاس بۆ تۆ هاوڕێ ساڵا. هەوڵ ساڵی سەرداری مەزهەب هەمیشە وەکو ئاگاداری ئەبزارێ بووە لە دەست چەوسێنەران و دەوڵەتەکان و بەرحاڵ ئەوانەی کە قودرەتیان بەدەستەوە و بۆ فری و تەحمیقی خەڵک و ئەم هۆقەش ئەم فریب و تەحمیقەش هەروەکو ئاگاداری لەژێر حاکمیەتی 40 چەند ساڵەی جمهوری ئیسلامیە دیارە دەور و نەخشی زۆرتر بووە بە جۆرێک زۆرتر قل و خوشبنی ژیانی کۆمەلگای داگیر کردووە، چە و کەسانەی خۆیان ئاگاهانەی انتخابیەکەن، چە و کەسانش کە زۆر ڕەغبەتیان نییە بەڵام بەرحاڵ ڕەبتیە بە ژیان و گوزەرانیەوانە. وەزیەتی ئێستای مەزهەب و دەور و نەخشی لە کوردستان ئێوە چۆن ێبینن؟ بەڵێ مەزهەب هەروە کە خۆتان ئیشارەتان پێ کردووە لە کوردستانی شاوەکو بەشێک زۆر لە باقی شوێنی دنیا هەمیشە وەسیلەیەک بووە، ئەبزارێک بووە بۆ تەحمیقکردن، بۆ فریودان، بۆ وعدە و وەعید بێخۆت کە ئەوە دنیایەکتر هەست و ئێوە لەم دنیا قەناعەتکەن، قەی ناکە هەرچێکتان بەسەریە، قەی ناکە ئیستسمارە بن، قەی ناکە ئەتان پێشن لە چادر و لە سەرپۆش و ئەم جۆرەشتان و لەو دنیا ئەجرتانیان و ئەچنە بەهەشت و ئەوانە. بەڵام لە کوردستانیشە هەروەها مەسەڵەن دەورەیەک بە نظر من بە بۆن جمهوری ئیسلامی و بەشێک لە مەزهەب یا گروههای مەزهەبی وەکو مەسەڵەن کەوتنە کەنارەوە، وەکو دەروێش و سۆفی و ئەمانە، چون بالاخره نوعێکتر لە مەزهەب سنیگەری کە نمایەندیەکەی مەکتەب قورئان و ئەحمەدی مفتیزادە و بەشێک لە مەلا مرتەجەعەکان لە کوردستانە نمایەندەیانە کرد و چون بوون بە داردەست جمهوری ئیسلامی ئەو نەوعەکەی تر کەوتنە حاشیەوە بۆ جمهوری ئیسلامی و هەتا توانی لێیان سوئیسفادەی کرد لە مەکتەب قورئان و مفتیزادە و چوزانم هەڵسا چوو وەلای خوێنی کابرا و دوایش کە کارەکانیان پێکرد و خستیانە بەر پاسدار و ئیطلاعاتەوە بۆ سەرکوت فعالین سیاسی و هێزی نظامی ئەحزاب و پێشمەرگ و ئەوانە ئیتر خۆشیان خستە زیندان و دوهات دەرەوە مرد لە زیندانە ئەحمەد مفتیزادە. بەڵام ئەم دەورە بەنظر من بەشێک لە ئەو مەزهەبیانە و ئەس جملە سنی گەرایی جمهوری ئیسلامی سعی کرد لێی ئیسفادەکە. مەسەڵەن هەرم سەلەفی گەریە و بە ئاشکرا بەشێک زۆریان لە کوردستانە فعالیەتەکەن، هەن فریوەدەن، حتا تهدیدەکەن، قەمەیە کێشن، چەقۆ کێشن. ئەمە بەشێکیە. بەشێکتری بە نظر من ئەم بەبۆن ئەوە کە ئەم تەریقەی قادریە یا نەهرۆی شێخ محەممەد کەزنزانی بووە بە نۆکەری جمهوری ئیسلامی لە انتخاباتی پارەکەی ڕیاسە جمهوریە داوای کرد لە دەروێش و خەڵکەکانی ڕێیبەن بە ڕئیسی ئەوە گوایە چوزانم مەسەبی شیعی هەڵبژاردووە و ئەنوا و ئەقسام مەسەڵەن ڕێگەیان بۆ کردووە هەر ئیسە مەولونامە گرێ نازانم ساڵگەردی قیامی 57 و ئەوە کە جمهوری ئیسلامی هاتووە سەرکار جەشن ئەگرێ. ئەمیشە مەسەڵەن شتێکە یا ئیمکانەتێکی زۆری خستە اختیار تعدادێک لە ژنان لە شار سناو بە لیباز یەک پارچەوە بە عەکس کوڕ حەمەی عەبدولکەریم و شێخ نەهرۆ هاتەمیان. شێخ نەهرۆ و تایفەی کەزنەزانی لە باوکو و باپیریانەوە هەمیشە جاسووس بوون لە منتەقەکە. ئەوە مەسەڵەن هەر لە شێخ عەبدولکەریم و بیگە تا شێخ محەممەد تا ئەم نەهرۆ ئەمانە مەسەڵەن نزیکترین کەس بوون بە سەدام حوسێن و بە عێزەتدووری. ئەسڵەن عێزەتدووری بەشێ زۆر هەر لە ناو ئەمانە بووە و تەبلیغاتیان ئەم تەریقەتە بۆ عێزەتدووری و سەدام حوسێن کردووە و خەڵکیان داوە بەگرتن و جاسووسیان کردووە و
ئیمکاناتێکی زۆر وەسیعیان لە اختیارا بوو. من لە بیرمەوە وەختە لە کوردستان عێراقا بووین سەدان و هەزاران ماشینی تۆیۆتای دووکابینەی هایلۆکس هەر بەناو نووسرا بوو بەناو نەهرۆی دووری کە جێگری سەدام و معاونی شخصی دووەمی حیزبی باس. بەڵێ عێزت دووری معاون سەدام بوو و مرتب لەگەڵمانە ارتباتی بوو و ئەنوا و ئەقسام کۆمپانی و شرکەتیان خستوە اختیاریان ئەمانە هەتا توانیان جاسوسیان کرد ئیسە بۆ ئێران خەریکن جاسوسیەکەن. ئەم نەهرۆی حەمەی شێخ عەبدولکەریمە واقعا جاسوسی CIA و نازانم ئەنوا و ئەقسام دەستگاهای ئەمنیەتیە ئیسەش بۆ بە نۆکەر جمهوری ئیسلامی. بۆیە مەسەڵەن ئەم پرۆسەیانە تەی کردوەوە ئیسە جمهوری ئیسلامی بەمانە نیازی هەست بەمانەی احتیاجی هەست گەلێکیە مەسەڵەن جوزان جەماعەتێک وا بە قسەیانەکەن و خەرەفاون و دەروێشن و ئەوانە کەونە شوێن قسەی ئەمانە. بۆیە مەسەڵان دەورەگەلێک ئەبێ حتا سەرکات ئەم سەلەفی و مەلەفیە لە کوردستانە وەلێ هەر کەماکان ئیجازەیان پێدا و فعالیەتەکەن جارجار وەختێ پێ لە بەڕێی خۆیان کەمێ درێژەکەن و سەرکوتیانەکە وەلێ داردەسێک بووە مەسهەب مەلاکان نازانم دەروێش سۆفی زەمان شا کە ئیشی عوسمان دوو ڕەبوون هەموو ئەمانە لە خزمەت حکوومەتە جەنایەتکارە و دیکتاتۆرەکانە بوون سابقەیان ڕۆشنە ئەمە فاکتە ئەمە ئیدعای نەمن نەتۆنە هیچ کەسێک نییە و خۆشیان بە ئاشکرایکەن. بۆیە هەمیشە لە خزمەت تەبەقات دارا و دەوڵەمەن و حکوومەتەکانە بوون و خەریک جاسوسی بوون لە منتەقەکە. سپاس بۆ تۆزیحەکانت. فەقەت دەمەوێت جوملەیە بڵم لە رابطە لەگەڵ نێهرۆ کەس نەزانی خۆی کەسێکە کە ملیاردێرە کەسێکە کە ماشێن وارد دەکا بۆ کولی عێراق و پێم وانە سەرە سوزەنێ باوەڕی بەم خورافاتە بێ فقط خەڵکی پێ ئەحمەقەکەن. بەڵێ وایە هاورە ساڵی سەرداری هەروەکو ئاگاداری مبەلغین و بانخوازانی ئیسلامی و ئرتجاعی هەمیشە بانگی بازەوە دەکەن کە خەڵک داوەتەکەن کە خەڵک دەبێت قوانین و سنەتا و مەزامینی ئیسلامی ڕعایەتکەن و وعدەی بەهەشتی بەرین و حۆری و شەراب بە خەڵک دەدەن. ئایا واقعان ئەگەر بەهەشتێک لە گۆڕا بواە جەماعەتی ئاخوند و مفتخۆر و بێخاسیەت ئەم حەقیقەتەیان فاش دەکرد ئەم ئادرسیان بە کەسەدا؟ بەڵێ هیچ شتێک بە نظر من لەسەر ئەم زەویە بە ئەنازەی ئەو تەبلیغاتەوە ئیسلامیەکان و مەسیحیەکان ئەیکەن کە گوایە چوزانم سۆزی ڕۆژ ئەچنە بەهەشتوانە بێپایە و بێ ئەساس و نییە و درۆ نییە درۆیەکی بە ئاشکرایە بەداخەوە بۆ ئەوە خەڵک هەر لە وەستا بمێن و ئاگاه نەبن حەقوق خۆیان نەزانن وەکو ئینسان چاو لە خۆیان و هاو تەبەقە و هاوانە وعدەی ئایندەیان پێیان کە گوایە دنیایەکترز ئێوە چنە باشت قەی ناکە لێرە ئێوە مەسەڵەن زەکات بدەن قەی ناکە ئیستثمار بن قەی ناکە کار بکەن اعتراز نەکەن بە وەلی نەعمەتەکان ئەوانە وا سەرمایەدارن خۆ ئەمە خوا و پێغەمبەر داوینەسێ خوا لە ئەوڵە وای نووسیوە بۆ ئەو سەرمایەدارە و بۆ تۆیشی بەناو چاو تۆ وا نووسیوە کە هەر ڕەنج بیت و مناڵەکانت برسیان بێ ئەوانیش هین بن. هیچ شتێ لەمە درۆتر بێبنەماتر ناحەقتر نائادڵانەتر نییە لەم دنیا کە ئیسلامیەکان ئەیکەن و بەداخەوە تەیارێکمسە شوێنیان. من لە بیرمە من نەوجەوانێک بووم لەو شار ئێمە لە دراوسێتی ئێمە کابراایەک زۆر سانێکی زەحمەتکێش باش بوو چوار مناڵی بوو جیان هێز چوو بۆ خانەخای شێخ عوسمان حەد لەوێ دانیشت هەر خزمەتیە کردم مناڵەکانی لەم لاوە خەری و ئەبرسن ئەمردن لە برسا خۆی ساواکی بوو بەڵێ ئەسەن هیچ شا بوو هەر بۆیە زوو کە مەسەڵەن شاڕوخا ئەوان ڕایان کرد تایفەی نەقشبەندی و شێخ عوسمان و ئەوان و ئەنساری و معلوم بوو ئەو هەموو سروەت و ئەچوون مەسەڵەن هەموو شتێکیان بۆ هاورد سروەت و سامان و ئەویش فوێکی لێکردن و ئەو خەڵکی ئەخرەفان. بۆیە ئەمە وعدە و وەعید و ئەوانەیە من وازانم بەشێ زۆر لە گەنجی ئیمڕۆ وردەوردە خەریکە بەنظر من هینە بێ ڕۆشنە بێتەوە ئەو دەورەوە جمهوری ئیسلامی نەهات بوو ئەمانە برەوێکی ئاوایان نەبوو
ئەو دەورەوە ئازادی خوازەکان بوون، کۆمونیستەکان بوون، چەپگرایی مد بوو، بەشێ زۆر لە منتەقەی کوردستان بەدەست هێزی کۆمەڵەی ئەو سەردەمە کە چەپ و کۆمونیست بووین بوو، ئەمانە هەمویان کەوتونە حاشیەوە، بەشیان سەر ڕایان کردبوو، چونیان زانی چەندێ ناحەقن، چەندێ درۆیان کردووە بۆ چەندێ خەڵکیان فریو داوە، هەڵاتن بەشێ زۆریان وەلەیتر لە سایەی جمهوری ئیسلامیە ئەمانە هینیان کردوە. من بەحسێکی زۆر قوڵ و فەلسەفی وانەیە بنیامەتوانێ هەر بە ئاشکرا من سوعالم لەو خەڵکەوە ئەکەونە شوێن ئەمانە ئەوەیە لەو ژیانتانە یا ژیانی با و باپیر و ئەوەوە ئەم کەسانە ساڵها چودام شاید 100 ساڵ 200 ساڵ هەن و حزوریان هەست و تەبلیغاتەکەن و فری و خەڵکەن ئەرە یەکێکتان دیوە لە سایەی کارێک ئەمانە بەحەسێتۆ ئازادیە بەدەستبێنێ ژنێ نەجاتی بێ بەدەست کشت و بڕ و توزانم بێ ئیمکاناتی و سەنگسار و فلان و فیسار بەشەریەت کردووە ئەرێ هەر عینەن ئەوە منیش حەزەکەمی کێ پێمان بێژێ نەخیر ئەمانە دەستاوەرد مەسەڵەن جاسووسێ وەکو نەرۆی حەمەیشی عەبدولکەریم بۆ خەڵگە مەبووە یا بۆ هیچی عوسمان دووڕۆ یا مفتی زادە یا سەلەفیەکان یا جمهوری ئیسلامی کە دایکی هەمویانە غێرە سەرکوت و تەحمیق هیچ نەبووە. ئەمە چ ئەسەن کولی تاریخی 1400 ساڵەی ئیسلام بەڵێ خۆ حەچێک کەسە زانێت چەندێ خەڵکیان کوشتووە بە ئەوە کە مەسەڵەن بە قسەی مایی نەکردووە، کافر بووە بە قەوڵ ئەوان، حازر نەبووە شتەوە ئەوان پیانی وتووە قبول بکەن، قبولیان نەکردووە، هەموویان کوشتوون، ژن و مناڵەوانیان بە عنوان غەنیمەت گرتووە. ئەمە چوارچێوەی ئیسلامە، زدە بەشەریترین مەکتەبە لەم دنیا بە نظر من. ئینسان لە خۆی لە ئینسانیەت خۆی تۆهیەکە دێژێت تۆ هیچ ئیرادەیەکت نییە، کەسێ ها بۆ ئاسمانەوە یا ئەو شێخەوە ها لە کرم چنە و نازانم دوو ڕوادانیشتووە بۆ تۆ هۆشیا پێێتەوە و تەعین تەکلیف و بۆکە و ئەم کارەیەکە و تۆ نیگەران ببە، تۆ هەر سەر خۆت داخە، هەرچێ ئێمە وتمان بە قسەمان بکە، بە هیچ معتەرز مەبە، بە ئاغاوات و سەرمایەدار و زۆم و زۆر نیکە خوا لەو دنیاکە حەق لەوە سێنێتەوە و حەق تۆی شەدا. منزور مۆسەکە هیچ کەس تائیسە، هیچ بەنی بەشەرێک نەیتوانیوە بە شتێک بگات لە سایە ئەمانە، بەرعەکسەکەی هەمیشە بووە، درۆزنی، ڕیا، ماڵوێرانی، زڵم، ئیستسمار، ئەوە کە تۆ بچی شەو ڕۆژکارکەی خۆت و مناڵ و هەڵیگی بی بۆ جەنابی شێخ و ئەوش میبا لە کابارەکان واشنگتن و نیویۆرکە بە قومار داینێ یا بیکا بە سروەت و سامانێ وەخت تۆی شاید پێکرد هەزاران ماشینی تۆیۆتای دووکابینەی عێراق هەمووی سەدام حوسەین و عزت دووری خسپیانە اختیار ماڵ حەمەیشی عەبدولکەریم خۆم دیومە لە سلێمانیا دەیان و سەدان مورد کە لە چەسبا بوو بە ماشینەکانەوە کە نەهرۆ محەممەد کەس نەزانی شرکەتەکەین ئەو بوو. ئەوە چووە مەسەڵەن لە سایەی ئەوە کە بەعسی بوون، ئەم جارە ئەم دوو حیزبەوە ئیسە لە کورسان عێراقا بوون بە حاکمیت و نیازیانەوە تێکڵاون لەگەڵ مەسحەب و ئیسلامە هاوردیانە ئەنا ئەشیا محاکمە کریایە، هەموویان ئەشیا و هەموو سەرەوت و سامانە داگیریان کردەوە بیان گەڕایەتەوە بۆ خەڵک لە سەر چنار لە بەکرەجۆ شوێنێکی زۆری داگیر کردووە. سپاس ساڵی سەرداری وەختەکەمان زۆر نەماوە، حەزەکەم پرسیارێتتر بکەم عجایباتی مەسەب و ئەم خوددا خەیاڵیە کە دروست کراوە جالبێکەی وایە خوددا 1400 ساڵە لەم هەمووە جەنایەتە کە لەسەرم کوڕی عەرزا کرێ 1400 خوردەی ساڵە ئیسار نەزەری نەکردووە وەکو شتێ مردووە. بەرها پرسیاری آخرمەوەیە لە کوردستانە نەقش و دەوری ئەحزابی چەپ و ڕاست لە کوردستان بە مەسهەب چۆن بووە لە مقابل ئەم هەمووە تەوەحش و وەحشیگەریە کە مەسەبەیکە ئەرک و وەزایفی خەڵک بە تایبەت جوانان و پەیامی تۆ بۆ کۆمەلگا چییە؟ لە بەشی ئەوەڵی سوالەکە تا جوابەکەی منەوە بەنزە من دوو بەرخورد بوو بە مەسهەب لەو ئەوەڵەوە. بەرخوردێکی ئێمە چەپ و کۆمونیستەکان بووین لە کوردستان کە قبولمان نەبوو، بەرامبەری وێسان سعیمان کرد خەڵقانەکەین، ڕەفێقانە، دڵسۆزانە، دۆستانە دانیشتین، پێمانەوتن و خەڵکی زۆر قانع بوو.
هەر لەوە وەختەوە کە بابا ئەم دەروێش و سۆفی و مەسەب و ئەوانە فقط بۆ گیرفان پڕکردن خۆیانە ڕابتێکی بە ژیان ئێوە نییە لە تەقابڵ و زدایەتیە لەگەڵ ژیانی ئێوە لەگەڵ بەشەریەتە مەکەونە شوێنی و بە دەرەجاتی ئێمە وەختە بە نەزە من مەوەفەق بووین چەپ و کۆمۆنیستەکان مەسەڵەن ئەکرێ بەرخورد بێنینەوە بەکو فاکت و نمونە ئێمە و هێزە بووین کەوتمان ڕزگاری هێزێکی ارتجاعیە کۆنە پەرستانەیە چوزانم ئیسلامیە ئەبێت چەکرێ و چەکرا بە نەزە من لەگەڵ ئەو وەختە و کارەمان نەکردایە یەکێ لە مزاحمین ئەسڵی لە کوردستانە ئەوانە بوون یا دوایی مەفتیزادە کە چوون بوو مەنۆکەر جمهوری ئیسلامی و ئێمە چەپ و کۆمۆنیستەکان لە مەقابڵیای وێساین هەچێ چوزانم چێ ئەسلحە و ئیمکانات و تەبلیغ و ئەوانە هاتبوون بۆ بەرامبەر بە ئازادی خوازی و خەڵکی کورد و چەپ و کۆمۆنیستەکان وێسا بوون مستەلح بوون جمهوری ئیسلامی لە پشتیان بوو بەڵام شکستماندا بە یەکۆ لەگەڵ خەڵک کوردستانە شکستماندا مەکتەب قورئان و مەفتیزا و گشتی پێشاوە بۆ ماوەیە ڕۆشن بۆ هەمان و بۆ تاران و دوایی بە لەشکەرەیان توانی بگەڕەوە لەگەڵ لەشکەر سوپای پازار و ماستارە بەڵام خۆب هێزتریش بوو واژم لە حیزبی دموکراتی کوردستان هەر ئەو وەختە بارۆشەیە کرد مەسحەب نزیکایەتیە کرد بە قۆڵ خۆیان احترام قائلە بوون بۆیان تەشکیلاتیان بۆ مەلاکان دروستە کرد هەر ساڵێ لەمەوە بەر ئالم ئەوزا حواڵا وتیان یەکێتی نازانم زانایانی ئیسلام یا ئاینی ئیسلام فلان و فیسار دایان مەرزان هەموو بەرنامەکانی ڕادیۆکەی حیزب دموکرات بە قورئان و دەسی پێ کرد ئەمە خورافات بوو ئەمە تەحریف بوو ئەمە ڕیا و دووڕووی بوو خۆیان عەقیدەیان نەبوو پێی مطلقاً بەڵام ئەیان نەخست بۆ گوڵدان خەڵک بۆەوە چودانم ناسیۆنالیزم و مەسەب هەمیشە احتیاجیان بۆ بەیەک یا مەسەڵ ماوەیە لەمەوە بەر خالدی عەزیزی کە نەفەری دووەمی حیزبی دموکراتە ئەیوت ئێمە زوڵمان کردووە مەزوری کۆمەڵەی ئەو وەختە بوو لە مەفتیزادە یا ئەبینی پژاک کە کۆمیتەی ئاینەکانی دروست کردووە و بە مناسبەت و بێ مناسبەت تەبریک و تەسلیەت و جەژنەگرێ بۆ هین و محەممەد لە مەکە و مەدینە جیاکاتەوە مەرزوو نۆسە بارۆشەی ئیسلامیان کردووە ئەمانە تەشکیلاتیان بۆ دروست کردووە ساڵێ لەمەوە بەروەختێ گڵۆڵەی جمهوری ئیسلامی لە ئەسەری خیزشی ئینقلابی کەوتە لێژی مەلاکان و مرتەجعین لە کوردستانە کۆبوونەوە گشتیان جێخۆر جمهوری ئیسلامی بوون ویان زانیتر جمهوری ئیسلامی ئەڕوا کۆبوونە و داهی ڕەفراندۆمیان کرد کە دوایی سامیسان گشتیان چوونە سۆ پاڵ جمهوری ئیسلامی گەرەکمەوە بێژم مەزهەب و ئیسلام و مەلا و مرتەجع زەدە خەڵکن لە مەقابڵ خەڵکان و بەعزێ لەم حیزبانە لە سەرتاسەری ئەم چل و چەند ساڵە لە کەنار ئەوانە بوون بارۆشەیان کردون یارمەتیان داون احتیاجیان بووە پێیان وەک بەشێک لە تەبلیغاتیان عەلەی کۆمۆنیستەکان ئەمە بووە کە ئەوانە دینیان نییە و خوایان نییە و ئێمەوە نییە بە قورئان و فڵان دەست پێەکەین و بەرنامە بۆیە من وازانم جوانان گەنجەکان دەبێت وریابن ڕۆشنن بە نەزەر من ئەو دنیا ئەو دەورە گۆڕیاوە ممکنە مەوەقەتەن نەهرۆی شیع عەبدولکەریم و نازانم فڵانە مەلا و فیسارە مرتەجع بێت ژێر سایەی جمهوری ئیسلامی بتوانێت کارێکا و تەبلیغاتێکا بەڵام ئەم دنیا وا نامێنێ وا نەماوە و ڕۆژ بە ڕۆژ بە نظر من بەشەریەت ها لە پێشڕەوی و پێشکەوتناوە جوانان قەتعەن لە مەقاوڵەمە ناوێسن زۆر سپاس هاوڕێ ساڵی سەرداری پرسیارم زۆر و باسەکەش مهمە بەڵام متاسفانە وەختەکەمان ئیجازەمان پێ نادا زۆر سپاس بۆ تۆزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا منیش سپاستانەکەم زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر کوێ هەن ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە شاد و سەرکەوتوو